وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان، مرۆڤ تووشی هەڵە و گوناه و تاوان دەبێت. جار هەیە تووشی هەڵەیەک دەبی، ینی کارێکە بە ئەنقەز نەتکردووە، بەسەر تا تێدەپەڕێ، ئەمە پێی دەوترێ هەڵە. جار هەیە خۆشت دەزانی ئەم کارە ناڕەوایە، ئەم کارە حرامە، ئەم کارە قورئان و فەرموودە لەبارەیەوە بیستوتە بۆ دڕونکراوەتەوە کە ناشەرعیە، کەچی هەر ئەنجامی دەدەی، بەڵام ئەنجامدانی ئەم کارە ناشەرعیە بەس پەیوەستە بە خۆتەوە، بەس تەنها گوناهەکەی بۆ خۆتە، خراپەکەی بۆ خۆتە، بۆ قیامەتی خۆتە، ئەمە پێی دەوترێ گوناه. جار هەیە لەوە سەروترە، ئەزانی حرامە، ئەزانی عقوبەی جەهەنەمی هەیە، ئەزانی گوناهە، وە گوناهەکەش پەیوەستە بە ژیانی کەسانی ترەوە. بۆ نمونە تۆ غەیبەتی کەسێک دەکەی، بوختان بۆ کەسێک دەکەی، شیفای دڵ و دەرونی پڕقینی خۆت دەدەی، یان پەنا بەخوا دەگاتە کارێکی تر، لێدانێک، بریندارکردنێک، داگیرکردنی ماڵی، ئەمە پێی دەوترێت تاوان. مرۆڤ تووشی هەڵە دەبێ، مرۆڤ تووشی گوناه دەبێ، مرۆڤ تووشی تاوان دەبێت، یعنی مرۆڤی موسڵمانیش تووش دەبێت. ئێستا ئەم شەریعەتەی ئێمە تەماشای کتێبە شەرعیەکان کە بەڕێزان، هەر باسی نوێژ و دەستنوێژ و ئەوانەی تێدا نییە. ئەگەر بەشێکی شەریعەت لە کتێبە شەرعیەکاندا یەک بەشی باسی عیبادات بێ، بە نوێژ و بە دەستنوێژ و بە تەیەموم و بە ڕۆژوو، بە حەج و بە عومرە و بە زەکات و ئەمانە هەمووی باسێکە یەک بەشە، پێی دەوترێ بەشی عیبادات و خواپەرستیەکان. ئەوەی تری ئەگەر بیکەی بە چوار بەشەوە، سێ بەشی تری پەیوەستە بە پەیوەندی مرۆڤەکان لەگەڵ مرۆڤەکان: ژیانی هاوسەری، مافی ژن و مێردایەتی، مافی دایک و باوک، مافی خاوەنکار، مافی کرێکار، ئیجارەکردن، شوفعەکردن، کڕین و فرۆشتن، ستەمکردن، پاراستنی وڵات، جەنگ و جیهاد، دادگا و دادوەری، شاهیدی. ئەمە هەمووی بۆ چێ دانراوە؟ ئەحکامی تۆڵەسەنەوە، قیساس، هەمووی بۆ موسڵمان دانراوە. کەواتە هەر موسڵمانە تووشی هەم هەڵە دەبێ، هەم گوناه دەبێ، هەم تاوان دەبێ. بۆیە ئیسلامی ڕەحمەت داوای لێ نەکردوین ئێمە فریشتە بین، بەڵام داوای لێ کردوین وەکو نابین بە فریشتە، شەیطان نەبین. ئەوەیان گرنگە، نابی بە فریشتەی بێ هەڵە و پەڵە، بەڵام ئاگادار بە نەبی بە شەیطانی ڕەش، هیچ پیسپایەتی تێدا نەمێنێ، بەڵکو ئادەمی بە. ئەها یا بەنی ئادەم. زۆر جا نووسەرانی مامۆستایانی پێشین کە کتێبە کۆنەکانیان دەخوێنەوە نووسراوە ئادەمی، وشەیەکی زۆر جوانە، یعنی تۆ وەکو باوکە ئادەمت بە. ئادەم هەڵەی کرد، گوناهی کرد، وەلەقەد عەهیدنا ئیلا ئادەمە من قەبل، بەڵام فەنەسیە وەلەم نەجید لەهو عەزما. ئادەم بە قسەی ئیبلیسی کرد، خەڵەتە، بەڵام فەتەلەقا ئادەم من ڕەبیه کەلیمات فتاب عليه إنه هو التواب الرحيم. کاتێک کەوا بە قسەی ئیبلیسی کرد، لەگەڵ حەوای خێزانی لە دارەکەیان خوارد، لەوەی کەوا قەدەغەکراو بوو، سوێندی بۆ خواردن کە من زۆر دڵسۆستانم، ئەگەر بێت و لەم دارە بخۆن ئەبنا فریشتەیەکی نەمر، هەرگیز ئەم خۆشی و خەڵاتەی خواتان لە دەست ناچێ و مردنتان بەسەردانایە. ئەوەنەی بە زمانی لووس هاتە ژێر کڵێشیانەوە وە قاسەمە هوما سوێندی بۆ خواردن، هەڵەیان کرد، گوناهیان کرد، پێشتریش خوا بۆی ڕوونکردبوونەوە: لا تقربا هذه الشجرة، ئەی ئادەم و حەوا نزیکی ئەم درەختە نەبنەوە، هەر نزیکی مەبنەوە، چونکە دڵنیا بن کە نزیکی بوونەوە لێشی دەخۆن. بەڵام ئەوان لێشی نزیک بوونەوە و بە سوێندی بە درۆی شەیطان فریویان خوارد و لێشیان خوارد. بەڵام قورئان دەفەرمێت تۆ وەکو باوکە ئادەمت بە. فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه. بە چەند وشەیەک دەخوای پەروەردگاری خۆی پاڕایەوە و خوای گەورە تۆبەی لێ قبول کرد. إنه ئەو ئەڵڵایی کە لە ئادەم خۆش بوو، ئەوە هەر باقیە، الباقی هەر ئەڵڵایە. هو التواب الرحیم. ئەو ئەڵڵایە دڵنیابن هەم تۆبەت لێ وەردەگرێ، هەم لێت خۆش دەبێ و ڕەحمیشت پێ دەکا، هەردووکیان.
ئەمە بەس ئەڵڵایە سوبحانەهو وتەعالە بڕواتان هەبێ مرۆڤەکان وانین هیچ مەخلووقێک وانە بەس خالق ئەم سیفەتەی هەیە ئەتەواب و ئەڕەحیم بەس لە ئەڵڵادا هەیە کام کەسێک کە خۆشت دەوێ ئەگەر هەڵت بەرامبەر بکە سەرپێچیت بکە ئەو هەموو چاکەی پێشکەشکەی و بەدنمەک بێ و بێفەرمانیت بکە لەوە ئەچێت چەندە دڵ و دەروونت گەورە بێ بەس لێی دەبووری ئەڵێ دڵت بڵێت تۆ بەداوای لێبوردنەکەم بڵێ بابەوە لێت بورام بەڵام تا ماوی متمانی پێ ناکەیتەوە لە دڵەوە خۆشەویستیەکەت بۆی نامێنێ بەڵام ئەڵڵا سوبحانەهو وتەعالە بلا تەشبیه ولا تەمسیل وەکو مرۆڤەکان نییە ئەو خالقە ئەو ئەڵڵایە گوناه دەکەی جاری وایە تووشی تاوان دەبی هەروەها هەڵە دەکەی بەڵام کاتێک ئەڵێی پەروەردگارە پەشیمانم لێم خۆش بە بەتایبەت ئەم مانگە بەڕاستی مانگی تەوبەیە خوا هەم لێت خۆش دەبێت تۆبەکەت وەردەگرێ هەم ڕەحمیشت پێ دەکا هەردووچیان بەیەکەوە ئەڵڵا کۆی کردوونەوە بۆ ئێمەی مرۆڤ بەڕێزان کەلیمات چییە؟ خوای گەورە چەند وشەیەکی خستە دڵی ئادەمەوە و پێی لە خواپاڕایەوە خوا تۆبەکەی لێ وەرگرت وەڵڵی خوای گەورە کاتێکیش کە ئێمە تووشی هەڵەیەک دەبین تووشی گوناهێک دەبین تووشی تاوانێک دەبین پەنا بەخوا خوای گەورە چەند شتێکمان بۆ دەنێرێ و بە ئاگامان دێنێتەوە یەکەم وەکو نەخۆشی چەند جار هەبووە من جەنابەت بینەران و بیستەران ئێوەی بەڕێز چەند جار هەبووە تووشی گوناه بووی تووشی لادان بووی تووشی دوورکەوتنەوە لە ئیسلام بووی تووشی باوەشکردنێکی حرام بە دنیادا بووی خوای گەورە نەخۆشیەکت بۆ دەنێرێ بەو نەخۆشیە تەوبە دەکەی وەڵڵاهی زۆر کەسمان بینیوە و بیستومانە و خوێندومانەتەوە لە کتێبە زۆر کەسێکی مولحید و بێباوەڕ بووە پەنا بە خوای پەروەردگار تووشی نەخۆشیەکی سەختی سامناک بووە لەو نەخۆشیەدا تەوبەی کردووە ئەو نەخۆشیە کەلیمات بوو خوای گەورە بۆی نارد بۆ ئەوەی تەوبەی بەنستی بکە هەم لێ خۆش بێ هەم ڕەحمی پێ بکە الله ئەو پەروەردگارە سوبحانەهو وتەعالە چەند بە ڕەحمە لەگەڵ ئەم بەندە گوناهباری خۆیدا جار هەیە مناڵێکت نەخۆش دەکا خێزانت نەخۆش دەخا ئەوەندە پەنای بۆ دەبەی هیچ دەرگایەکت نامێنێ خوایە بەس شیفای ئەم منداڵم بدە یا ڕەبی خوا دەگەڕێمەوە بۆلات خوا شیفای منداڵەکەت دەدا شیفای هاوسەرت دەدا دەبێتە سەبەبی تەوبەکردنت کەلیمات کە خوا خستێ دڵی ئادەمەوە پێی لە خوا پاڕایەوە بۆ من و بۆ تۆشی ناردووە لە ڕێی نەخۆشیەوە دووەم لە ڕێی هەژارکەوتنەوە زۆر کەس هەیە سەرمایەکی زۆری بەدەستەوە بوو پارە بەسەر یادەڕژا خۆڵی بە نرخی زێڕ دەفرۆشت بەڵام قەدری نەدەزانی شکرانەی خوای نەدەکرد لە خراپە بەکاری دێنا لە بێشەرعیدا بەکاری دێنا سوبحان الله خوای گەورە تاقی دەکاتەوە بە هەژاری لە کت و پڕێکە هەموو شتەکان پێچەوانە دەبنەوە هەر مامەڵەیەک دەکات زەرت دەکات پارەکەی دەخاتە دەستی نائەمینێکەوە هیچی بەدەستەوە نامێنێ پەروەردگار دەیەوێت تەوبە بکە ئەمجا کە هەژار کەوتووە سیر کە بەردەوام لە مزگەوتایە بەردەوام لە جەماعەتە لە نوێژی بەیانی ئامادەیە بە کوڵ و بەدڵ لە خوا دەپاڕێتەوە یا ڕەبی خوایە من لەو هەبوونیەوە ماڵ و منداڵم تێر و تەسەل بوو لە خانووی خۆم دابووم سیارەی خۆم هەبوو ئێستا هیچم نەماوە خوا شەرمەزاری بەندەکانی خۆتم نەکەی خوایە خۆت دەرگای ڕزق و ڕۆزیم لێ بکەیتەوە جاران بەس خۆی لەبیر بوو دێگو خۆم ئەوەندەم پەیدا کرد ئاوام کرد ئێستا هیچی بەدەستەوە نەماوە لەو هەژارکەوتنەدا بزانت چۆن خوای دەکەوێتەوە یاد دەڵێ خوایە بەس خۆت فریام کەوی خوایە هەمووی هی تۆیە خوایە زەلیلی دەستی بەندەکانتم نەکەی خوایە ئەو پارەیەم بۆ بجێڕیتەوە خوایە مامەڵەکەم بەڵکو جارشکە بەرەکەتی تێ بکەوێتەوە پەڕێزان سەیری کە چۆن لەخوا دەپاڕێتەوە ئەمە خوا ئەم هەژاریەت ڕقی لێت نییە خۆشی دەوی بۆ ئەوەی تەوبە بکەی بۆ ئەوەی ڕەحمەت پێ بکە مردنی ئازیزان ئازیزێک دەمرێ کەسەکە زۆر بێباوەڕە قەت مزگەوتی نەبینیوە من ئەوانم بینیوە جەنابی شتڕم ببینی بێتت وەڵڵی کوڕێکی مردووە کچێکی مردووە زۆر ئازیز بۆ لە لای سوبحان الله لە تەعزیەکەیەوە تەوبەی کردووە ئەوە فڵان کەسە لە مزگەوتە بەڵێ بۆ وڵاکە لە دوای مردنی کوڕەکەیەوە بە فڵان حادیسە سوپاس بۆ خوای گەورە تەوبەی ڕاستەقینەی کردو ئێستا بەردەوام لە مزگەوتایە ئەوەیە کەلیمات تەوبەی کرد خوای گەورەش تەوبەکەی دڵنیاییەوە لێ وەردەگرێ و ڕەحمیشی پێ دەکا چوارەم ئەو کەلیماتانەی کە بۆ ئادەمی ناردو پێی لە خواپاڕێەوە جاری وایە بۆ تۆی موسڵمان خەونێکە کەسێک خەونێک دەبینێ باسی قیامەتە باسی گۆڕە باسی مردنە هەل لە خەوەکە خەبەر دەبێتەوە دەستێ خۆی دەشڵاوتەوە بەیکی ڕاستەقینە دەکا پێنجەم ژیرانە گرتنە سجنە تەعزیبە زۆر کەس هەبوو زۆر دوور لە خوا بووە سبحان الله لە کاتێکە تووشی سجنێک بووە گرتوخانەیەک بووە لەوێ چەند ڕەفیقی باشی بینیوە یان کە بەتەنها گیراوە لە سزنی فەردیدا بووە هیچ ڕووناکایەکی دنیای نەماوە
هیچ کەس چاوپێکەوتنی لەگەڵ نەکردووە، هیچ واستەیەک نەی خواردووە، هێندە لە خوا پاڕاوەتەوە. خوا لەم عەزابە ڕزگارم کەی، لەم تاریکی ڕزگارم کەی، لەم ژوورە تەسکە ڕزگارم کەی، بە ماڵ و منداڵی خۆم شادکەیەوە، بە ناو عەزیزانم شادکەیەوە، جارشکە دنیا ڕووناک ببینمەوە. تەوبەی ڕاستەقینەی کردووە، بە تەوابی بە تۆبەکاری لە ناو سجنەکە هاتوۆتە دەرەوە. پەروەردگار هەمیشە بەڕێزان لەگەڵماندایە. ئەو کەلیماتانش کە ئادەم و حەوا پێی لە خوا پاڕانەوە، خوای گەورە ئەوەشی پێبەخشیوین. ئێستا لە دڵی من و تۆدا دەبوو بە گرەیەک، فتلقى آدم من ربه كلمات خوا دەبێ ئەو کەلیمانە چ بن. هەرچەندی من و تۆ بیرمان کردایەوانەیە، لاپەڕەومان ڕەش کردایەوە، بە کتێب شتمان بنووسایە، تۆ بڵێ ئەم دوعایە بێ، تۆ بڵێ ئەو دوعایە بێ. نا، پەروەردگاری بەڕەحم دوعاکەشی بۆ نووسیوینەوە لە قورئانە. لە سوڕاتی ئەلعەراف ئاەتی 23دا ئەمە دوعاکەیەتی. هەر وەختێ زۆر گوناهبار بووی، هەر وەختێ زۆر هەڵەو کەم و کوڕیت هەبوو، دنیا لەبەر چاوت تاریک بوو، لاپەڕەکانت ڕەش بوون، ئەم ئاەتە قورئانیە بکە بە دوعا و وردی سەر زمانت، یەقینت هەبێ چۆن خوا لە ئادەم و حەوا خۆش بوو، ئاوا لێت خۆش دەبێ. قال ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. هەردووچیان بەیەکە وتیان پەروەردگاری ئێمە، ربنا ئەی پەروەردگارمان، ظلمنا أنفسنا ستەممان لە نەفسی خۆمان کرد. بەخوا خوا تۆ ستەمت لێ نەکردین، وەڵای خوا تۆ ڕێنماییت کردین، خوا تۆ ڕێگای ڕاستن نیشانداین، هەموو خێر و خۆشی و خەڵاتێکت پێبەخشین، بەهەشتت بۆ کردینەوە، خستی دینە بەهەشتەوە، هەموو شتێک لێ حەڵال کردین، یەکشتر لێ حرام کردین وەکو تاقیکردنەوە. پێشت وتین ئەوە دوژمنەکەتان شەیتانە، بەخت لە خشتەتان نەبە. والله خوایە کەم تەرخەمی لە تۆوە نییە. یا ئەڵڵا ئێمە خۆمان ستەممان لە خۆمان کرد. ئەمە ئادەمیە. هیوا هەیە پەنا بەخوا کاتێککە گوناهێک دەکا، والله چ بکەم قەدەری خوا بوو، خوا وامەی لەسەر بوو، خوا وای لێ کردم، نەعوذ بالله. نەوەڵڵا وەکو ئادەم ئەمە کەلیمەکەیە. ئەتەوێ خوا لێت خۆش بێ، هەموو شتەکان بخە سەر خۆت. والله خوا تۆ هەموو ڕێنماییەکت داوامێ. بڕواتان هەبێ وەکو چۆن بۆ ئادەم خوای پەروەردگار یەک بۆی داریکە فەرمووی ئەمە هەموو حەڵاڵە، بەس ئەم دارە مەخۆ، لێی نزیک نەبیتەوە، و ئەو شەیتانش نەتخەڵەتێنێ ئەوە دوژمنی سەرەکیتە. والله یەک بەیەکی ئێمەی مسلمانیش لە قورئانە بۆمان ڕوون کراوەتەوە. قورئان بۆی ڕوون کردوینەوە ئەوە شەیتانە، ئەوە ئیبلیسە. ئیبلیس جوندی هەن، ئەمە دار و دەستەکەیەتی. بڕواتان هەبێ بە قسەی ئەم ئیبلیسانە بکەی وەکو ئادەم و حەوا سەرگەردانت دەکات. بەخوا خوا بۆی دیاری کردوین، بۆشی دیاری کردوین نزیکی ئەم شتانە مەبەوە. دەریایەک لە حەڵاڵ هەیە، بەڵام چەند شتێکی کەمن بە پەنجەی دەست دەژمێردین، خوا دەفەرمێ لیان نزیک مەبەوە. لا تقربوا الزنا، لا تقربوا فلان شت، لا تقربوا الصلاة وأنتم سكارى. نزیکی مادەی هۆشبەر مەبەوە، نزیکی جگارە مەبەوە، نزیکی نێرگەلە مەبەوە، نزیکی عەرەق مەبەوە، نزیکی زینا و تێکەڵاوی و تەوقیع حرام و سەیرکردنی فیلمی خراپ مەبەوە، نزیکی مەبەوە، نزیکی کەسانی خراپ و شەیتان سیفەت مەبەوە. ئەمەندە دیاری کراون، بە پەنجەی دەست دەژمێردن حرام کراوەکانی خوای پەروەردگار. کە توش بووی بڵێ ظەلەمنا ئەنفوسەنا، وەڵڵەهی خوایە مەستەممان لە خۆمان کرد، پەروەردگار مەستەم لە خۆمان کرد. إن لم تغفر لنا، خوا تو ئەگەر لێمان خۆش نەبی، وتەرحەمنا ڕەحمیشمان پێ نەکەی، لەنەکوونەنە من الخاسرین، ئێمە خەسارەتمەند دەبین. ئەم دوعا بە هەمومان لەبەری بکەین، بەردەوام پێی لە خوا بپاڕێنەوە، یەقینت دەبێ خوا لێت خۆش دەبێ. بەڵام شەیتان وتی قال فبما أغويتني، خوا تۆ گومڕات کردم، خوا تۆ سەرگەردانت کردم، تۆ ماڵوێرانت کردم، منیش لە زیاتی تەوبە بکەم، شەر بێ تۆڵە بکەمەوە، لأقعدن لهم صراطك المستقيم. ئەوە ڕێبازە ڕاستەی کە تۆ بەس ئەوە ڕێبازەیە تۆ ڕاستە خوایە، ئەچم سەریان لێ تێک دەدەم، ناهێڵم بەو ڕێبازە ڕاستەدا بڕۆن، ناهێڵم بەو شەقامە ڕاستەدا بڕۆن، تووشی لاڕێ و کەند و هەڵدێریان دەکەم لە بەرچاودیان ڕازێنمەوە هەتا لە ناویان دەبم. لە سوڕەتی العەراف ئاەتی 16 دەفەرمێ. لە سوڕەتی الحجر ئاەتی 39 دەفەرمێ شەیتان وتی قال ربي بما أغويتني، چونکە تۆ گومڕات کردم، خوا تۆ سەرگەردانت کردم، تۆ ماڵوێرانت کردم، ئەمە خەتای تۆ بوو نەعوذ بالله، بەخوای دەوت لأزينن لهم في الأرض، لە زیاتی تۆبە بکەم، لە زیاتی لێت بپاڕێمەوە لێم خۆش بی، منیش تۆڵەی خۆم بەوە دەکەمەوە چی بێ شەرعیە بۆیان دەڕازێنمەوە. نەوەکانی ئادەم تۆڵە لە ئادەم و لە حەوا دەکەمەوە، نەوەکانیان دەخەڵەتێنم، هەرچی بێ شەرعیە لەبەر چاویاندا جوان دەکەم. والله وایە ئەو گوناهە شەیتان دەیڕازێنێتەوە هەتا دەتکاتە چاڵە پیسێکەوە، و ئەزانی حەوزی هەنجوینی سافە
کەچی پڕە لە پیسی کە کەوتێ ناویەوە. بەڵێ قورئان لە باسی ئادەم و حەوا و شەیطاندا یادمان دەخاتەوە. لە زنجیرە باسی یادخستنەوەی ئەم جارەدا پێمان دەڵێ ئەی مرۆڤ ئادەمی بەو تەوبە بکە. بەڵێ هەر کات گوناهت کرد تەوبە بکە و دای پۆشە بۆ کەسی باز مەکە، بەس لە بینی خۆت و خوادا تەوبە بکە. کابرایەک شەیطان زەللەی پێکرد، خەڵەتاندی، ئافرەتێکی زۆر لەبەر چاو جوان کرد، لێی نزیک بۆ ماچێکی کرد. دوای دەست بەجێ بە ئاگا هاتەوە، ئای چ گوناهێکی گەورەم کرد. وەلای ئیمامی ئەبوبەکر چوو، ئیمامی ئەبوبەکر فەرمووی لە بینی خۆت و خوادا دای پەشە و تەوبە بکە. دڵی قەناعەتی نەکرد چۆ لای ئیمامی عومەر. ئیمامی عومەریش هەمان ئامۆژگاری کرد، برام دای پۆشە باسی بۆ کەسی تر مەکە، لە بینی خۆت و خوادا تەوبە بکە. ناوی ئافرەتەکەشمە هەر پێ نەڵی چیە بووە، بینی خۆت و خوا تەوبە بکە و بەسە. دڵی قەناعەتی نەکرد چۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێ ئامۆژگاری کرد: ئوستر على نفسك، کاکە خۆت داپۆشە، بۆ کەسی تری باز مەکە. وتوب، بەدڵ تەوبەیەکی ڕاستەقینە بکە. ولا تخبر أحدا، بۆ کەسی مەجێڕەوە، بۆ هیچ کەسێکی مەجێڕەوە، با لە بینی خۆت و خوادا ئەم گوناهە بمرێ. کەسەکە هەر دڵە ڕاوچەی بوو، هەر دڵ ناڕەحەت بوو لە قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ڕۆیشت و ئەمایەتە هاتە خوارەوە. أقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات. سورة هود آية 114. بەیانیان و کاتی ئێواران واتە پێنج فەرزەی نوێش کە بەشێکی لە ڕۆژدایە، وەکو نوێژی بەیانی، وەکو نوێژی نیوەڕۆ، وەکو نوێژی عەسر. وزولفا من الليل لە بەشی شەویشدا نوێژی مەغریب و عیشا. پێنج فەرزەی نوێژەکانت بکە، خی پەروەردگار لێت خۆش دەبێت، چونکە چاکەکان خراپەکان لا دەبن. بەڵێ ئەمە یاسای ئێمەیە. إن الحسنات يذهبن السيئات. گوناهبار ناومێد مەکە. منداڵەکەت گوناهێکی کرد، تووشی لا ڕێکبوون بوو، خزمێکت، برایەکت، هاوڕێیەکت، موسڵمانێک قسەی بۆ تۆ کرد، قەت ناومێدی مەکە. ئەم ئاەتەی یاد بخەوە، بڵێ ئەمە قسەی پەروەردگارە. إن الحسنات يذهبن السيئات. کاکە وەرە نوێش بکە، ڕوو لە مزگەوت کە، تەوبە بکە، ژینگەکەت بگۆڕە، بڵێ هاوڕێیەتی فڵان کەس مەکە کە لەگەڵی تووشی گوناه بووی، تووشی ئەو لەو شوێنەی کە تووشی گوناه بووی هات شوێ مەکەوە، مەچۆ ئەو ماڵە، مەچۆ ئەو کۆڕە، مەچۆ لە ئەو بارەگایە، مەچۆ ئەو فەرمان و شوێنی کارم، لەگەڵ فڵان کەسا کار مەکە، شوێنەکەت ژینگەکەت بگۆڕە، دڵنیا بە خوای پەروەردگار گوناهەکانت لەسەر ڕەش دەکاتەوە. ئەگەر یەکێک زانی تووشی گوناهەیەک بووە، بۆی بشارەوە لەبەر خوا: من ستر مسلما ستره الله يوم القيامة. هەر کەسێک زانی مسلمانێک تووشی عیب و عارێک بووە، ئەمیش پێی زانی، لە فەیسبوک وڵاوی نەکردەوە، کۆمنتی لەسەر نەنووسی و هاوسەری ژیانی نەجێڕایەوە، لەناو ماڵ و منداڵە نەیکرد بە چەرەستی سەرمەدیس و بنێشتە خۆشەی سەردەم، نەچوو لە دایرە بە هەموو خەڵکی بڵێ، نەچوو لەسەر کارەکەی بڵێ فڵان کەس ئەرێ بیستوتانە فڵان شتەی لێ قەوماوە، قسەی لە دەم دەرچووە، تووشی ئەو کارە ناڕەوایە بووە، لەبەر خوا شاردیەوە. وتی مسلمانە ئەهلی قیبلەیە، تووشی هەڵە دەبێ، نەوەی ئادەم و حەوایە، ئەوانیش تووشی هەڵە بوون. فەنەسیە وەلەم نەجید لەهو عەزما. قابیلی لەبیرچوونەوەین، وەڵڵا هەموو قورئان لەبەر بێجار هەیە تووشی هەڵە دەبێ. وەڕێزان، جاری وایە عەزمت جەزم نابێ، خۆت بۆ ڕاناگیرێ، عوزری بۆ براکەی هێنایەوە، بۆ خوشکەکەی هێنایەوە، دای پۆشی. پاداشتەکەت چییە؟ ستره الله يوم القيامة. أما لصحيح بخاري دا فرمودك هاتوا خوي باڵادە سبحانه وتعالى لە ڕۆژی قیامەتا پەردە پۆشت دەکا، بۆ ئێمە عیب و عارمان نییە، بۆ ئێمە گوناهمان نییە، بۆ ئێمە بێ شەرعیمان نەکردووە. خوا لە ڕۆژی قیامەتا پەردەیەکت بەسەرا دەدا، کەس بە عیب و عارن نازانێ. ئەوە پاداشتەکەیەتی. لە فەرمودەیەکە کە ئیمامی ئەبوو داود و نەسائی و ئەحمەد ڕیوایەتیان کردووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ: إن الله عز وجل حليم حي ستير يحب الحياء والستر. الله سبحانه وتعالى زۆر لەسەر خۆ هێمنە، ئەو پەروەردگارە ئەم هەموو عەبدە گوناهبارە، ئەم هەموو تاوانە لەسەر زەویدا دەکرێ، حلمی هەیە، زۆر مەندوو لەسەر خۆیە پەروەردگار. حەیون، زۆر خاوەن شەرمە، پەروەردگار زۆر بە حیا و حرمەتە. ستیرون، زۆر داپۆشەرە. يحب الحياء والستر. لە صفەتی باڵا و بەرزی خۆیەوە زۆری حەز لە حیا و حرمەت و لە داپۆشینی گوناهەکانە. هەر کەسێکت بینی گوناهی خەڵکی دادەپۆشی، زمان شەڕ نەبوو، زمانی شتی بڵاو نەدەکردەوە. هەر کەسێکت بینی زۆر بە خۆشەرم و بە حیا و حرمەت بوو، لە پیا و لە ژن، لە کوڕ و لە کەچ، دڵنیا بەخوا خۆشی دەوێ. وتراوە: ستر العیوب فەضیلە.
بەڕاستی داپۆشینی عیبەکان گەورەی مرۆڤ دەردەخە. گوێی خۆت جاری وایە کڕکە لە ئاستی هەندێک شتا کە بەرامبەرەکە پێی تەریق بووێتەوە. لە کتێبێکی لە مەوسوعەی ئەسماءالله حوسنای دکتۆر محەممەد ڕاتب نابلوسیدا خوێندومەتەوە، دەفەرمێ دادوەرێکە بوو، قازیەکە بوو، ئافرەتێکی مەزلوم کە مێردەکەی زۆمی لێکرد بوو، ستەمی لێکرد بوو، منداڵەکانی لێسان بوو، لە ماڵ کردبووە دەرەوە، لە ماڵی خوشکێکی دەژیا. خوشکەکەی وتی باچین بۆ لای دادوەر، با لە ماڵان زەمی نەکەین، غەیبەتی نەکەین، باچینە دادگای شەرعی. نزیکی دادگوەر بوونەوە، قادرمەیەک بوو بچنە پێشەوە بۆ لای ژنەکە، قاچی بەرز کردەوە لە ڕووی جەنابتان پەرژین بێ، ئەوە بە شەر بەسەر یادێ دەنگێک لە لاشێ هاتە دەرەوە، بایەک لە لەشی بەر بوو، دەنگێکی بەهێزی لێ هات، بە دڵنیایەوە قازی گوێی لێ بوو. ژنە دیسان داماو بۆەوە، فەقیرە مافی خوراوە، ئەم نەهامەتیشی بەسەرا هات، بە خوشکەکەی وتی با بگەڕێینەوانێ و نەچینە پێشەوە. حەیام چوو، بەخوا قسەم بۆ ناکرێت لە حزوری قازیدا، گوێی لە دەنگی ئەو شتە بوو کە لە لەشمە هاتە دەرەوە. خوشکەکەی وتی هاتوین، نابێ بگەڕێینەوە، ئێمە ناوی خۆمان نووسیوە. قازی گوێی لە هەموو شتەکانە، بەڵام خۆی مەشغول کرد بە کاغەزێک بە قەڵەمێکی بەردەمیەوە کە چوونە پێشەوە. وتی جەنابی قازی، من هانام بۆ دادگای شەرعی هێناوە، ئافرەتێکی مەزلوم و لێ قەوماوم. قازی وتی چی؟ وتی هاتووم قوربان شکاتم هەیە. وتی ناوت چییە؟ وتی فڵانشت، بۆ نمونە فاتیمە. وتی چی؟ ناوت چییە؟ سێ چوار جار پێوتەوە. وتی گوێم گرانە، گوێم کەم لە شتە، دەنگت بەرزکەوە. ئەڵە ژنەکە زەردەخەنەی کرد بە خوشکەکەی، وتی لەخوا بە زیادە، قازی گوێی گرانە بەختی ئەمە، گوێی لە هیچ نەبووە، دڵی خۆم دەکەمەوە بە ئیسراحەت. یخۆ بەڕێزان معلوماتی هەموو جەنابتانەیە، یەکێ لە صیفاتی قازیەوە نابێ گوێی گران بێ. قازی گوێ گران، قازی چاوکە زەمانە بۆ قەزاوەت نابن. بە ستر العیب فەضیلە، عیوبی فەضیلە، داپۆشینی عیبەکانی خەڵک نیشانەی پایەبەرزی و عاقڵمەندی و زانایی و دانایی مرۆڤە. ئەم قازیە پیاوێکی ژیر بوو، پیاوێکی دنیادیدە بوو، زانی ئەم ئافرەتە تووشی حاڵەتێکی نەفسی نائارام بووە، با بتوانێت شکۆی حاڵی خۆی بکە. کەسایەتی سەمعی مرۆڤە هەژارەکان بپارێزن. لای منداڵەکان، قەت لای منداڵەکانی پیاوێکی هەژار، ئافرەتێکی هەژار پارە مەدە بە باوکیان لەبەر چاوی منداڵەکان، ئەو بۆ منداڵەکانت خەرجکە. خوا باش شکۆی ئەم پیاوە نەشکێ، تووشی هەژاری بووە، با کەسایەتی نەڕووشێ. مەیهێنە سەر فەیسبوک، مەیهێنە سەر تەلەڤیزۆن، ئیلاگە ناچار بووی بۆ کۆمەکۆکردنەوە شتێک بخەسە دەموچاوی، با دەموچاوی ئەو منداڵان لەبەر چاوی هاوڕەکانیدا نەشکێ. أحيانا الإنسان يعمل عملا صالحا لكن يسيء إساءة بالغة. بڕواتان هەبێت زۆر جا مرۆڤ بە حیساب عملێکی زۆر ساڵح دەکا، کارێکی بەخشندەیی دەکا، دەستی بەخشندەیی هەیە، ڕێز و حرمەتی لێ دەبارێ، هاوکاری لێ قەوما و هەژارێکی کردووە، بەڵام شێوازی کارەکەی ئیساءەتەن بالغە، زۆر کارێکی خراپە، زۆر کارێکی ڕوشکێنارانەیە و لە ناوبەرانەیە. لە کتێبی ئەلف قسەة وقسە دکتۆر تەحسین عەلی شیروانی لە لاپەڕەی 385 دەفەرمێ بەڕێوەبەری قوتابخانەیەک لە ڕێک پیاوێکی دەوڵەمەندی وەکو بەڕێستانەوە کاتێکە قوتابخانە کرابەوە سەیری کرد ئەو شوێنە ئەو مەحەلەیە هەژاری زۆرە، جانتایان وەکو پێویست نییە، دەفتەریان وەکو پێویست نییە، پێڵاویان وەکو پێویست نییە، زستانە و پاڵتوەیەکی پێویستیان لە بەرانیە، هەندێکیش دەوڵەمەندن لەبەر چاوی ئەوانە زۆر دیارن. کابرای بەڕێوەبەری قوتابخانەکە وەکو مامۆستا بوو، داناش بوو، وەکو زانا بوو، دانا و حەکیمیش بوو، لە ڕێی پیاوێکی وەکو جەنابتان چەند دەوڵەمەندێکەوە کۆمەکێکی کۆ کردەوە بۆ ئەوەی کەوا یارمەتی ئەو تەلەبە هەژارانە بدە. ئەمە عەمەلە ساڵحەکەیە، بەڵام نەیهێش کارەکە خراپ بێ، نەیویست بە مناڵەکان ئەیکی باڵتۆیەکتان بۆ دەکڕم بچێتەوە لە باوکە ها باڵتۆیەکیان دامەوەی تۆ نەتوانی بۆم بکڕی، ئەوەتان مامۆستا لە مەکتەب بۆی بکڕیم، ئەوە دەوڵەمەندێک بۆی هێناین. مامۆستا هەموو ناوەکانی نووسی، منداڵەکانی ئاگادار کرد باوکت بانکە، ئەوەی باوکی نیە دایکت بانکە، کە بانگی کردن وتی بۆ وتی هەر کۆبوونەوەیەکی قوتابیان و ئەوانەیە کە هاتن وتی باو فڵان کەس تۆ چەند تەلەبەت هەیە، وتی ئەوەنە تەلەبم هەیە، ئەوەندە پارەیە، بەبێ دەنگی، بەبێەوەی مناڵەکان بزانن، بەبێەوەی لە ماڵەوە باسی بکەی، باش کۆی باوکایەتی نەشکێ، تکایە باڵتۆیان بۆ بکڕا، پانتۆڵیان بۆ بکڕا، پێڵاویان بۆ بکڕا، جانتایان بۆ بکڕا، بە ڕەش و ڕوو دێنە بەرچاو. وتی وەڵڵی مامۆستا هیچم بەدەستەوە نییە، کرێکارم نەبووم، کارم نییە، زستانە، بارانە، چوونە دەرەوەم کەمە. فەرمی ڕاست دەکەی، بەڵام با منداڵەکانت پێ نەزانن، با وا بزانن ئەمە هەمووی باوکی پەیدایان کردووە، باوکی پەیدای کردووە و منداڵەکان قەدری باوکیان بزانن و شکۆی باوکیان لەبەر چاوی منداڵەکان نەشکێ.
بۆیە با ئێمە عیبی یەکتر داپۆشین پەروەردگار لە ڕێی قورئانەکەیەوە ئەمەمان یاد دەخاتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. وذكر فإن الذكرى تنفع المؤمنين